ومن أحسن قولا ممن دعا إلى الله وعمل صالحا وقال إنني من المسلمين. توڕەبوونی خوا مسوەگەرە بۆ ئەم چینانەی خوارەوە، بۆ ئەوانەی مشریکن هاوتا بۆ خوا بڕیارە دەن، بۆ ئەوانەی مبتەدیعن و لە ئاینی خوادا داهێنان دەکەن، و بۆ ئەوانەشی کە بوختانەکەن بە ناوی خوا و پێغەمبەرەوە و دینێکی تر بڕیار دەدەن. پێغەمبەر موسا عەلەیهی سەڵات وەسەلام کاتی قەومەکەی کەوتنە ژوورەکە پەرستن، خدای گەورە فەرمی إن الذين اتخذوا العجل سينالهم غضب من ربهم وذلة في الحياة الدنيا. ئەوانەی ژوورەکە پەرستنیان داهێنا و کردیانە شەریکی خوا و بوختانیان کردوتیان هذا إلهكم وإله موسى، ئەمە خدای ئێوە و موسایە. ئەوانە غەزەبی خوا مسۆگەر بوو بۆیان، خدا لەو جۆرە مرۆڤانە زۆر بەتووڕەیە. ئەبوو قەلابە فەرمێ هي لكل مفتر إلى يوم القيامة، ئەوە هەڕەشەیە بۆ هەموو ئەوانەی کە بوختانەکەن تا ڕۆژی قیامەت، و خدای گەورەش زەلیلیانەکا بەردەوام. سوفیانی کوڕی عویەینا فەرمێ لا ترى مبتدعا إلا وفي وجهه ذلة، والله ئینسانی داهێنەر ئەوانەی کە مبتدعن لە دینی خوایە دەیان بینی هەردەم خدای گەورە سەرشۆڕ و ڕسوایان دەکا. چونکە إن رسول الله صلى الله عليه وسلم هو الميزان الأكبر، پێغەمبەری خوا تەرازووی هەرە گەورەیە، ئاکار و ڕەوشتە جوانەکانی سەنجی مەحەکە. هەر کەسێ شێوازی ئەو بێ لە هەڵس و کەوت و ئاکاردا قوبیلت منه خدا لێی وەرەگرێ، ئەوەشی پێچەوانەی ئەوە بێ خدا هەرگیز لێی وەرناگرێ و ڕەدی دەکاتەوە. بۆیە ئیمامی شافعی ئاگادارمانەکاتەوە فەرمێ لقد ضل من ترك حديث رسول الله لقول من بعده، گومڕای تەواو ئەو مرۆڤەیە حەدیث و فەرمایشتێکی پێغەمبەر وەلایەنی عەلەیهی السەڵات وەسەلام ئەچێ شوێنی قسەی کەسێکی تر دەکەوێ. إذا رويت حديثا صحيحا فلم آخذ به، ئەگەر منی شافعی حەدیثێکی صحیحم جێڕایەوە و خۆم کارم پێ نەکرد، هەموو شاید من لەسرم کە من شێتم أن عقلي قد ذهب، عقلم تیانەماوە. بۆیە ئیمام ئەحمەدی کوڕی حەنبەلە فەرمێ من رد حديث رسول الله صلى الله عليه وعلى آله وسلم فهو على شفا هلكة. هەر کەسێ تەنها یەک حەدیثی پێغەمبەری خوا فەرامۆشکە وەلا بنێ لە لێواری تیا چووندایە. بەتایبەت ئەوانەی حەدیثی بینینی خوا بۆ نمونە فرامۆشەکەن ئیمام ئەحمەدم فەرمێ فعليهم غضب من الله ولعنة، ئەوانە غەزەبی خوا و لعنەتی خوایان لەسەرە. نوعیمی کوڕی حەمادە فەرمێ من ترك حديثا معروفا فلم يعمل به وأراد له علة أن يطرعه فاعلم أنه مبتدع. هەر کەسێ تەنها حەدیثێکی صحیح پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ڕخنەی هەبێ بەرامبەری و فەرامۆشی کای وەلای بنێ، دڵنیا بەو مرۆڤ مبتەدیع و داهێنەرە لە دینی خوایە. کەوابوو ئەوان حەدیثیان لە شتێکی زۆر ئاساییە. بۆی ئەحمەدی کوڕی سینانە فەرمێ إذا ابتدع الرجل بدعة نزعت حلاوة الحديث من قلبه. هەر کەسێ هەر داهێنەرێک بێنێتە ئیسلامەوە بەڕاستی حەدیثی پێغەمبەر لای قیمەتی نامێنێ و وردە وردە پسووکە بێتەوە شیرینی و چێژی خۆی نامێنێ، چونکە شیرێک تەوحید ناهێڵێ، بەڕاستی بیدعاش محەممەد ڕەسوول الله ناهێڵێ و سنەتی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەناوە بە.